زۆر باشە هەر لە سەر قەیرانەکانی لوبنان ڕادەوەستین ئەو وڵاتە چکۆلۆکە جوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە لێواری داڕمانی سیاسی و ئابووریشدایە هۆکاری ئەمە چییە؟ میوانێکمان لەگەڵدایە بۆی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین و پرسی زیاتر بکەین. دیا لە شەحادا پارێزەر لە رابطەی خاوەن هەژمارە بانکیەکان ڕاستەوخۆ لە شاری بەیروتەوە لەگەڵماندایە خات و دیا لە شەوتان باش. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. هۆکار چییە؟ بانکەکان پارەی خەڵک نادەنەوە، پارەکە هی خەڵکە دەیانەوێت ڕای بچێشنەوە، بۆچی نایاندەنەوە؟ لە داڕمانی ئابووری یەکجاری دەترسن؟ بەڵێ ئێوەرەتان باش. لە 3 ساڵی ڕابردوودا ئەم قەیرانە دەستی پێکرد کە ناونرا بە قەیرانی بانکەکان لە لوبنان کە خراپترین قەیرانە لە مێژووی بانکەکانی نێودەوڵەتی بەپێی بانکی نێودەوڵەتی و تێڕوانین ئەوان. بەڕاستی کێشەکە گەورەکە ئەوەیە کەوا بانکەکان نایڵن ئەو کەسانی هەژماریان هەیە پارە ڕابچێشن. ئەمەش لەبەر بوونی کەمی سیولە کە بەتایبەتی لە دراوی ئەمریکی لە بانکەکاندا، واتە ئەو پارەی کە خەڵکی لە لای دەوڵەت دایناوە و لە بانکان دایناوە ناتوانێت ڕای بچێشێتەوە. بەڕاستی ئەم بانکانە بە بەهای ملیارات دۆلار عقار و سەرۆت و سامانیان هەیە، دەتوان بیفرۆشن لە پێناوی دابێکردنی سیولە. بەڵام ئەتوانم بڵێم زیاتر لە یاسایەک لە لوبنانە هەیە کە ئەم بانکانە پێشەیان کردووە لە ڕێگەی سرف نەکردن و ڕێگەنەدان بە هاوڵاتیان بۆ ئەوەی کەوا پارەکانیان ڕابچێشن و هەروەها بە شێوەیەک لە شێوەکان بەشێک لە پارە ئەم هاوڵاتیانە بەهۆی سیاسەتی هەڵا لە دژی و کەسانی هەژماری بانکیان هەیە پارەکانیان دەست بەسەرا گیراوە بەشێکشی ڕۆشت بێتە دەرەوە و ئەمەش وای کردووە کەوا سیولە بە پێویست لە بانکانە نەبێت بۆەوەی کەوا هاوڵاتیان بتوانن ڕای بکێشن. واتە سیاسەتی چەند ساڵی ڕابردوو لە لوبنان ڕەچاوی قەیرانی دارایی نەکردووە، بەڵکو بووەتە هۆی ئەوەی کە بەهۆی سیاسەتی هەڵەوە قازانجی کەسی گەورە کراوە لەسەر حیسابی هاونەشتیمانیان. ئەمەش وای کردو ئەم قەیرانە دروست بێت. زۆر باشە خات و دیا لە کەواتە ئێوە مەسەلەیەکی گرنگتان وروژان. پێ دوایە هۆکاری ئەم قەیرانەی کە ئێستا لە لوبنان هەیە هۆکارەکەی خەتای حکوومەتە یاخود ئەو لایەنە سیاسیانن کە دەسەڵاتیان بەدەستەوەیە لە لوبنان و نایەڵن چارەسەر ببێت؟ بەڕاستی کێشە ئابوووریەکە لە لوبناندا بە بێگومان دەرئەنجامێکی سروشتی خراپ بەڕێوەبردن و گەندەڵیەکی سیاسی گەورەیە لە حکوومەتە یەک بە دوایەکەکان لە کاتی شەڕی ناوخۆوە. واتە هەموو ئەوانەی کەوا هاتوونەتە ناو حکوومەتەوە لە چەند ساڵی ڕابردوودا یاخۆت با بڵین لە 10 ساڵی ڕابردوودا ئەمانە ڕۆڵێکی کاریگەر و خراپیان جێڕاوە. بەڵام بە شێوەیەکی دیکە هەموو ئەوانەی کەوا بەشدارن لەم کێشە بانکیە بریتین لە سیستەمێک لە بانکەکان کە من ناوێندەنم سیستەمێکی ڕێکخراوی بانکەکان کە ئەمانە بەشێکی گەورەیان خاوەندە دەسەڵات و کاریگەرین یا سیاسەتمەدارن یا بەرپرسی حیزبەکانن یا خۆت کەسانێکی دەستە بژێرن لە لوبناندا ئەمانە بەرپرسن لە بانکەکان. بۆیە بەڕاستی کێشەکە لە دەرئەنجامی تۆمەتێکی سیاسیەوەی کە دروست کراوە و کەسانی کە خاوەن بانکەکانن و ئەو کەسانی کە سەڵاتیان هەیە و سەرۆکی میلیشیاکانن بازرگانی چەک دەکەن و تاوەکو وایان کردووە ئەم شکستە بە دەوڵەتی لوبنان بێنە لە ڕووی دارایی. زۆر باشە زۆر بەڕێز دیا لە شەحادا پارێزەر لە رابطەی خاوەن هەژمارە بانکیەکان ڕاستەوخۆ لە بەیروتی پایتەختی لوبنانەوە لەگەڵ مابووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ ئێوە شەوتان باش.